جivîna netewênêgirtî çaverê Serok Trumpa ka wê çê li ser Kuriya Bakur bêje. Bangeşa hilbijartinên Perlemanê Herêma Kurdistanê germ e. û em ê çîroka serkeftiya civaka kildanên Iraqê li Kalîforniya bi we re hevpar bikin. Salav Rîf û hîviyên dema xweş digel Kurd Connection jê dengê Amerîka lêre li Washington. لای منیشەوە سڵاو کاتەوە کاتێکتان شات. سەرۆک داناڵد ترامپ لەگەڵ ڕێبەرانی دیکەی جیهاندا ڕۆژی دووشەمە لە نەتەوە یەکگرتوەکان ئامادە دەبێت بۆ کۆبوونەوەی ساڵانەی ئەنجومەنی گشتی لە بابەتەکانی شەڕەوە بگرە هەتا دەگاتە گۆڕانی کەش و هەوا و برسێتی و کارەساتەکان تاوتوێ دەکرێن. بەڵام چاوەڕوان دەکرێت سەرۆک ترامپ زۆرترین سەرنج بەلای خۆیدا ڕاکێشێت لە کاتێکدا خەڵکێکی زۆر چاوەڕوانی ئەوە دەکەن بزانن لەسەر کۆریای باکوور چی دەڵێت. سەرۆک داناڵد ترامپ لە کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی ساڵی ڕابردوو مشتومڕێکی گەورەی دروست کرد. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر بەهێزە و پشوو درێژە، بەڵام ئەگەر فشاری بۆ ببرێت بەرگری لە خۆی هاوپەیمانەکانی بکات ئەوە ئێمە هیچ بژارەیەکمان نامێنێت لەوە زیاتر کە بە تەواوەتی کۆریای باکوور لەناو ببین. ئەو پیاوە موشەکە لە ئەرکێکی خۆکوژیدایە بۆ خۆی و ڕژێمەکەی. بەوتەکانی ڕێبەرانی شۆک کرد و زۆربەیان بیریان لەوە دەکردەوە دەبێت چی زیاتر بکات. شتێکی زۆر باش بوو بۆ تەلەڤیزیۆن، ڕۆڵێکی گرنگی هەبوو لە کەناڵەکانی ئەمریکادا. ترەمپ بەڕاستی کەسایەتیەک نییە کە دڵی ڕێبەرەکان خۆش بکات. ئەو تەنها دەیەوێت بەر لە هەڵبژاردنەکانی میدتێرمی ئەمریکا ببێتە بابەتی سەرەکی ڕاگەیاندنەکان، جاگرێک دەکەوێتەوە و کاردانەوەشی بەدوادادێت. لە کاتێکدا قسەکانی نائاسایی و بێمەترسی نەبوون بەڵام بوو بەهۆی دیالۆگ. سەرلەبیانی ڕۆژی سێشەمە سەرۆک ترامپ وتارەکەی پێشکەش بە ئەنجومەنی گشتی دەکات هەمویان سەرنج دەدەن بزانن لەسەر کۆریای باکوور چی دەڵێت. ڕێبەر کیم جون ئون لەناو ئامادەبوواندا نابێت بەڵام لە پیۆنگیانگەوە لە نزیکەوە دەڕوانێتە وتەکانی. وەزیری دەرەوە مایک پەمپەیۆش هاوشانە کۆریای باکووریەکەی بۆ نیویۆرک بانگێش کردووە. ڕۆژی سێشەمە پەمپەیۆ کۆبوونەوەیکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بەڕێوە دەبات. ئەو باز لە چۆنێتی بەڕێوەچوونی مشتومڕەکان دەکات لەگەڵ کۆریای باکوور و داوا لە وڵاتان دەکات کە فشارە ئابوووریەکان بهێڵنەوە هەتا ئەو کاتەی پیۆنگیانگ هەنگاوی تۆکمە دەنێت بۆ چەکداماڵین. ئەمریکا ئێستا سەرۆکایەتی بەنۆبەی ئەنجومەنی ئاسایش دەکات و سەرۆک ترامپ ڕۆژی چوارشەمە کۆبوونەوەیەک بەڕێوە دەبات کە تیایدا تیشک دەخرێتە سەر چەکداماڵین و چاوەڕوان دەکرێت تیایدا زۆر باسی ئێرانیش بکرێت. ئێران بەردەوام گرفتەوە دیارە جێدەستی ئێران لە هەموو شوێنە مەترسیدارەکانی جیهان هەیە. سەرۆکی ئێران ڕۆژی سێشەمە وتار لە ئەنجومەنی گشتی پێشکەش دەکات و چەند کاتژمێرێک پاش کۆبوونەوەکەی ئەنجومەنی ئاسایشی ترامپ لە ڕۆژی چوارشەمەش کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی دەبەستێت. چاوەڕوان دەکرێت حەسەن ڕۆحانی ڕەخنە لە ئەمریکا بگرێت بۆ کشانەوەی لە سەوداناوکێکی ساڵی 2015 و بڕیاری سەپاندنی سزای یەکلایەنانە بەسەر ئێراندا. لە کاتێکدا زۆربەی ڕێبەرانی جیهان لە نیویۆرک دەبن بەڵام چەند ڕێبەرێکی بەرچاو لەوێ نابن لەوانەشدا ڤلادیمیر پوتین، سەرۆکی رووسیا و شی ژینگپینگی سەرۆکی چین و ڕاوێژکاری ئەڵمانیا ئەنگێلا مێرکلیش ئامادە نابێت. لە کاتێکیشدا چاوەڕوان دەکرێت ئێران و کۆریای باکوور مەسەلەی سەرەکی بن بەڵام تاوتوی چەندین بابەتی تری جیهانی دەکرێت لە ناویاندا ناکۆکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئافریکا و گۆڕانکاری کەشوهەوا و پێشوەچوونەکان. پارێزەرێن خانما و دەستنیشانکریە سەرۆکی بۆ دادگەها بلندە ئەمریکا برێت کاڤانا بە بێڕێزیەن سکسی خەتابار دەکە دەبێژن ئەو دخوازە شەهادەی لێ پێش پانێلەکە جڤاتە سیناتۆران بدە هەفتیا بێتن. پارێزەرێن خانم کریستین بلاسی فۆرد دەبێژن ئەو و مالباتەخواژی کالیفۆرنیا دەرکەتنە پشتی گەفێن کوشتنی جوان ڕەهاتین. سەرۆک دۆناڵد ترامپ ژی گومانê dêxe ser xetebarkirina zêdegaviyan siksî ku berî 36 salan bûn. Wî gote Fox News çima hinde salan ew nedihate pêş Xanûm Ford dibêje Kavanaugh bêrêziya wê kir li şahiyekê dema ew xwendekarên amadeyî bûn.
پارێزەری پێشووی سەرۆک ترامپ دەڵێت زانیاری زۆر گرنگ لەسەر دەستێواردانەکانی رووسیا لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016 ئەمریکادا دەداتە لێکۆڵەری تایبەت. ڕۆژی پێنجشەمە کەناڵی تەلەڤیزیۆنی ABC ڕایگەیاند مایکل کۆهن چەند جارێک لەگەڵ ئۆفیسی لێکۆڵەری تایبەت کۆبۆتەوە. کۆهن گوتوویەتی ترامپ داوای لێکردبوو ئەو سەودایە بکات بە پارەیەکی زۆر لەگەڵ ستۆرمی دانیێل بۆ ڕێگەگرتن لەو هەوڵانەی زیانگەیاندن بە ترامپ بۆ گەیشتنی بە کۆشکی سپی. بانگەشە هەڵبژاردنین پەرلەمانی هەرێما کوردستانە عێراقی کوێ لە سیهی vê mehêbin germin û cadên bajarên herêmê bi ala wêne û posterên namzetan hatine xemlandin. بەڵام خەڵکی شەقام نیگەرانیان هەیە لەمەڕ ئەوەی ئەندام پەرلەمانەکانی ئەم جارەش وەکو ئەوانی ڕابردوو بەڵێنەکانیان بەجێنەگەێنن. بڕیارە لە ڕۆژی سی ئەم مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. بەڵام بانگەشەی لایەنەکان لە شار و شارۆچکەکان لاوازە و دانیشتوانی هەرێمیش دەڵێن متمانەیان بە بەڵێنی کاندیدی حیزبەکان نەماوە. لە 150 سقەی پێ نەماوە لەبەرەوە ئەوە درۆ دەلەسە کراوە لەگەڵ ئەو خەڵکە هیچ خەڵک هیچ باوەڕوهمەیەکی بەم ئەندام پەرلەمانە نییە لەبەرەوەی هەر درۆ دەلەسە و هیچی کە نییە. خەڵ متمانەی بە پەرلەمان نەماوە خەڵک متمانەی بە ئەوانی کە خۆیان کاندیدەکە نەماوە چونکە بەڵێنی زۆرەدەن بۆ پرۆژە بەڵام ئاگیان لە خۆیان یەکەوە پەرلەمان یاسادان نەک پرۆژە ئەرکی حکوومەتە نەک و پەرلەمان. لە هەڵبژاردنەکانی پێشووتردا دەنگدەری حیزبەکان بە گەرموگوڕیەوە بەشداری بانگەشەیان دەکرد و شەڕعاڵیان بۆ لایەنەکانیان دەکرد بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە و بانگەشەی لایەنەکان تەنها خۆی لە هەڵواسینی پۆستەر و لافیتەی کاندیدەکاندا دەبینێتەوە. لەسەر شەقام بە هیچ جۆرێک خەڵک تااقەتی ئەو جۆرە شەڕەپەڕۆ و ئەوانیت کە ساڵانی پێشتر بینیمان چۆن خەڵک لەسەر پەرلەمان لەسەر حەزبەکان چ شەڕێکیە کرد. بەنسبە بۆ انتخاباتەوەینە هەڵبژاردنە ڕاستی گەرەکە حکومەت کارێکی کرد و ملەتە هیچ ئیمان و متمانەمان نەمە نەبە نیشتیمان نەبە وڵاتی یعنی دنیای ڕەشا کرد لە بەرچامان ڕاستی گەرەکە عالم ئیمانی نەمایە من یەک مەبدەئم هەیە کوردایەتی پێش حیزبایەتی بەداخەوە ئەمانە حیزبایەتی خستنە پێش کوردایەتی و گیرفان بەقەڵ بارکردن. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە زۆربەی کاندیدەکان کاری پەرلەمانی لە کاری حکومی جا ناکەنەوە بۆیە هەندێک بەڵێن دەدەن کە ئیشی حکوومەتە نەک پەرلەمان کە کاری یاسادانان و چاودێریکردنی حکوومەتە. ئەویان پیان وایە ئەو نەسەرە وەزیران چکەمە بیریان چۆ بۆ پەرلەمانە ئەگە بۆ شارەوانی بۆیە ئەگەرێکی تیا بتوانن کۆڵانی قرتاو بکەن بەڵام بۆ پەرلەمانە بۆ یاسادانانە لە وڵاتە یاسایش نییە هەر کامێکیان دەرچن بۆ پەرلەمان بۆ هەیە جارێکی تر پەرلەمانی کوردستان دابکرێتەوە چکە نە پرۆسەی دیموکراسی لە وڵاتەیە نە هەڵبژاردنەیە هەرمووی بێمانایە. لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا کە 4 مانگ لەمەوبەر بەڕێوە چوو ڕێژەیەکی کەم لە هاوڵاتیان بەشداری پرۆسەکەیان کرد هۆکاری ئەمەشیان بۆ نەمانی متمانە لە نێوان خەڵک و حیزبەکاندا گێڕایەوە. دڵشادنوەر دەنگی ئەمریکا گەرمیان. گەلۆ پارتین سیاسیین هەرێمێ بەرنامێن جودا ji hilbijartinên berî niha danîne ji bo çarserkirina van xem û daxwazên xelkêyan ji bo wana ev hilbijartin jî dê desthelata yasayî bidewan ji bo berdewamiyê bi hukmraniya herêmê bidin digel me Dr. Serdar Ezîz şarezayê pirsên siyasî. Dr. Serdar zor zor spas bo katî cenabit cê li raporteke bû xelk nîgeraniyan heye کە پەرلەمانی ئەم جارەش وەکو پەرلەمانەکانی پێشتر دەبن و ژیانیان خۆشتر ناکە هاوبیری لەگەڵ ئەو خەڵکانە لە ڕاستیە دەکرێت ئەوەی خەڵک ئەیڵێ لە چەند ڕوویەکەوە بخوێنرێتەوە. یەکەم خەڵکی کوردستان ڕەنگە لە سەرەتادا تێگەیشتنێکی وەهایان بوو بێ بۆ پەرلەمان کە دەتوانێت بە شێوەیەکی خێرا کاریگەری هەبێ لەسەر ورد و درشتی ژیانیان بەڵام وردە وردەوا دەرەکەوێت کە پەرلەمان لە ڕاستیە دەستگایەکی تەشریعیە یاسا هەڵە سنگێنرێت بڵێن پێشنیارەکرێت تێپەڕێنرێت و پەرلەمان کاری تری زۆرە یعنی لێرە کۆمەڵێک کێشە هەیە یەکەمیان ئەوەیە کە خەڵک ڕۆشنبیریەکی پەرلەمانی ڕۆشنبیری ئارادا نییە و جیاوازێکی زۆر هەیە لە نێوان کەمپین بۆ چوونە پەرلەمان لەوە لەگەڵ سروشتی پەرلەمان خۆیەوە ئەمە بینین خەڵک نیگەرانی هەیە لەوەی کە ئەوەی کاندید چۆن خۆی نمایشەکە زۆر جیاوازە لەوەی کە لە ئەنجامە پێی هەڵەسێ بەڵام ئەمە بەشێکە لە ڕاستیەکە لە ڕاستیدا
ئەو دەنگدان تەنها بۆ ئەوە نییە کاندیدێک بنێری بۆ پەرلەمان لە هەمان کادا بۆ دروستکردنی حکومەتە چونکە ئەو لایەنەی کە زۆرترین کورسی دەهێنێ لە هەمان کاتا حکومەتیش دروستەکە و ئەو دکتۆر سەردار ئەو پەرلەمانە و ئەو حکوومەتەش بەرپرسیارن بە داڕشتنی سیاسەتەکانی هەرێم یان هەر وڵاتێک بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە هەرێمی کوردستان کێشەی زۆرە بۆ نمونە لەگەڵ عێراق لەگەڵ وڵاتانی دراوسێ یعنی ئەنجامدانی هەڵبژاردن ئەم جارە تۆ ئەوەت هەیە ینی هیوات هەیە هیوا هەیە خەڵکانی کە ئەم کێشانە لەگەڵ بەغدا چارەسەر بکرێن لەگەڵ وڵاتان کە دیارە فشار لەسەر کوردا دادنین لەسەر هەرێما دادنین بۆ ئەوەی هەڵبژاردنەکان بکرێن ئەزانی چۆنە ینی هیوان نییە لەوەی کە ئەبێت و پەرلەمانێک بێ یا حکومەتێک بێت و بتوانێت هەموو کێشەکان چارەسەر کات چونکە لە ڕاستیە زۆرینەی زۆری هەمان خەڵک دێنەوە هەمان پرۆژە و بەرنامە بەردەوامە بێت ئەوەی خەڵک دەبێ ئاگدار بێت لەوەی کە لە ینی دەنگدان نەیتوانیوە نخبەی سیاسی هەرێمی کوردستان بگۆڕێ یان ئەو هەڵبژاردننی کە لە ئارایە نەبووەتە هۆی ئەوەی کە گۆڕانکاری ڕوو بدا لەوەی کێ خاوەنی دەسەڵاتی ڕاستەقینێت ئەبێ خەڵک لەوەش ئاگداری ئەم پرۆسەی دەسەڵات بەخشین بە خەڵک و دەسەڵات بەخشین بە پەرلەمان ڕێگایەکی پڕ لە سەختی و دژوارە ئێمە لە کوردستان هێشتا هێزمان هەیە کە لە دەرەوەی یاسا لە دەرەوەی دەسەڵات پەرلەمان سیستەمی ئابووری ئێمە لە دەرەوەی پەرلەمانی کوردستانە سیستەمی سیاسی ئێمە هێشتا دانەڕێژراوە ئێمە لە کوردستان نازانین چی سیستەمێک سیاسیمان هەیە سەرۆکایەتیمان هەیە پەرلەمانیمان هەیە تێکەڵمان هەیە دەستورێکمان نییە هەموو ئەوەی من لێ نیگەرانم ئەوەیە کە خەڵکی کوردستان نابێت زوو واز بێنێت چونکە هیچ ینی ئەگەر بێت و دەنگ نەدان نەبووەتە هۆی ئەوەی بە خێرایی ژیانی باشکە دەنگ نەدان نابێتە هۆی ئەوەی ژیانی باش دکتۆر سەردار خاڵەکە گەیشت بەڵام دەمیست خاڵی کۆتایی ینی بابەتی کوتای لەگەڵ جناب باسکەم ئەویش ئەوەیە گەڕانەوەی دکتۆر بەرهەم بۆ ناوێچێتی و کاندیدکردنی بۆ پۆستی سەرۆکایەتی کۆماری عێراق ئەمان نابێت بەهۆی ئەوەی کێشەکان دروست بن بە تایبەت لە ناو پارتیدا بۆ چۆنێک هەیە کە ئەبێ پۆستەکە بۆ خۆیان بێ ئەگەرش بۆ یەکیتی بێت دەبێت پۆستی بۆ نمونە پارێزگاری کەرکووک بۆ خۆیان بێ ینی ئەمانە نابێت بەهۆی ئەوەی کێشە لە هەرێما دروست بن بۆ ئەو هەڵبژاردنانە باوەڕ ناکەم پارتی فشارەکات پارتی نیگەرانە لەوەی کە لە کوردستان پۆستی سەرۆکی هەرێم هەڵپەسەراوە یان لەوە چێ ئەگەر فشار هەبێ نەمێنێ ئەو پۆستی یا گۆڕانکاری بەسەرابێ بۆیە ئەوێت دەستکەوتی هەبێت لە نێوان ئایا پۆستی سەرۆکی کۆماری عێراق یان پۆستی ینی فشارەکان بەڕای من ناتوانێت یان ناشێوێ ڕێگری بکە لەوەی کە ئەو پرۆسەیە بەڕێوە بچێ بەڵام لە هەمان کاتە ئەو یاریەی بەرهەم ساڵح کردی زیانێکی گەورەی زیاترە لە پرۆسەی هێز دروستکردن و دەنگدان و هەڵبژاردن و ماوەڵەکردن ئەم قۆناغە خەڵکی کوردستان دەبێت لەوە ئاگدار بێ کە لە ڕاستی سیاست لەوە چێ هەموو ئەنجامەکانی نهێن بەداخەوە کاتەکەمان نەما دکتۆر سەردار عەزیز شارەزای سیاست ئێرلندێ بسکایپێت دەگەڵ کورد کۆنەکشن بوو سپاس لە کاتێکدا عێراقیەکان نیگەرانن لە حکوومەتەکەیان بەهۆی دابین نەکردنی خزمەتگوزاریە سەرەتایەکان بەڵام لایەنە سیاسەکانی عێراق و هاوپەیمانەکانیان بەردەوامن لە وتوێشکردن لەسەر دامەزراندنی حکوومەتی نوێ لێرە لە واشنگتن شارەزایان باسییان لە چەند گرفتێک کردووە کە ڕوبەڕۆی بەغدا بۆتەوە تادی قەیران و گرفتی هاوڵاتیانی عێراق پەرەدەسێنێت لە کاتێکدا کە کاربەدەستانی عێراق سەرقاڵی پێگەنانی حکومەتی نوێن بەڵام بە ئەندازەیەک تێکڕای ئەو بارگرژیانە پەیوەندیکی قوڵیشان هەیە بە قەیرانە سیاسی و ئابوووریەکانەوە بۆ نمونە ئاڵۆزیەکانی ئەم دوایانەی بەسڕا ئەوەی جێبایەخە لەبارەی بەسراوە لە 1970 لەم شارە هەناردە دەکرێت لە مانگێکدا 7 ملیۆن دلار قازانجی نەوتە ئەمە پارەیەکی زەبەلاحە خەڵکی بەسرە ئەمە دەبینێت هاوکات 17,000 کەس داخڵی نەخۆشخانەکران بەهۆی پیسبوونی ئاوەوە کارەبانیە چەندین گەنج بێ ئیشن لەبەرەوە هیچ لەدەست نادەن ئەو خەڵکی لە دەسەڵات دابوون هەڵبژێران بۆ دەسەڵات تەنها حکوومەتیشیان دروست نەکردووە 15 کەس لە خۆپیشاندەران کوژران ئەوان بۆ ئەوەی ئەوە بوەستێنن دەبێت هەموو ڕۆژێک خۆپیشاندان بکەن تەنها بەسڕە لە قەیراندا نییە سازکردنی حکومەتە نوێکەش لە قەیراندایە ڕخنەیەکی زۆر لەو بارەیەوە لە ئارادایە
دۆخی دروستکردنی حکومەتی نوێ لە ئێستادا زۆر باش ناڕوا بڕێەوە. ئەوەی ئێمە دەیبینین هەوڵێکە بۆ گواستنەوەیکی سیاسی. ئەمە تەنها بریتی نییە لەوەی کە دەیبینین، بەڵکو ئەوەشی نایبینین. ئەوەی کە نایبینین و توێژە لەباری سیاست و بەرنامە و پرۆگرامەکانی حکومەت. ئەوەشی دەیبینین ڕێکەوتنی ژێربەژێرە کە کەسانێک پارە دەدەن بە کەسانێکی دیکە بۆ ئەوەی پۆستی حکومەت بکردنەوە. ئایا ئەوە کەڵەکەبوونی کێشە و گرفتەکانی ناو عێراقا بەردەوامی دەدات بە قەیرانەکان؟ سەبارەت بە عێراق پێشێلکاریەکان بە چەندین داینەمێکی جیاواز ئەنجامدراون. بە بەرژەوەندی حکوومەت بۆ نمونە سەدام حوسێن بە دوورخستنەوە ستەم لە کورد و شیعە و کۆمەڵگاکانی دیکەی عێراق، من وای دەبینم ئەمە تەنها بەردەوامیدانە بۆ کێشانەی کە چەندین ساڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیانبینین. بەڵام لە دوای کەوتنی ڕژێمی سەدامەوە قەیران و گرفتەکانی عێراق بە جۆرێکی دیکە بەردەوامن. لە 2003 بڕوانە دەبینی ئەو توێژە سیاسیە بەرهەمی وڵاتەکە نییە، هەتا ئەو چینە سیاسیەشی کە لەلایەن شیعە عێراقیەکانیشەوە دروستکراون لە ئازخواستەکانی خەڵکدا نین. بە هەمان شێوە لە کوردستانی عێراقیش خەڵک نیگەرانن بەرامبەر بە سیستمی سیاسی، ئەمە ئاماژەی هۆشیارکردنەوەیە. کەواتە ئایا وڵاتێکی بەهێز لە ڕووی سیاسی و ئابووریەوە دەتوانێت حکوومەتەکانی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕزگار بکات لە قەیران و گرفتەکانیان؟ نەک وەک وڵاتێکی بەهێز، بەڵکو دەبێت خاوەنی وڵاتێکی سەقامگیری بەهێز و وەڵامدەرەوەی هاوڵاتیانی خۆی و خاوەنی دەستورێکی بەهێز بێت. بەڵێ من لەو باوەڕەدام ئەگەر نادەبێتە دەرگایەکی کراوە بۆ سەر جەمبەرژەوەندیە دەرەکیەکان و کاریگەری گەورەیان دەبێت لەسەر تەواوی خەڵک. سەرباری تێکرای و قەیران و ئاستەنگانی بەردەم پێکەنانی حکومەتی نوێ عێراق، بەڵام هێشتا ئومێدی سازکردنی حکومەتێکی تەندروست ڕوون نییە بەبێ دەستێوەردانی دەرەکی. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. بەپێی هەندێک لە چاودێرە سیاسیەکان هێرشە موشکەکانی سوپای پاسدارانی ئێران بۆ سەر بارەگای پارتە سیاسیەکانی کوردەکانی ئێران لە هەرێمی کوردستان بزوتنەوەی کوردی ئێرانی خستۆتە قۆناغێکی نوێیە. ئایا ئەم هێرشانەی کۆماری ئیسلامی ئێران دەشێ ببێتە هۆی یەکڕیزی لایەنە کوردیەکان بۆ پێکهێنانی بەرەیەکی یەکگرتوو؟ یانگەلۆ ئەو پارتین سیاسی و استراتیژیان خوا بۆگەڕن و گەلێ کورد چاوەڕێت چ دکە جوانە. شاهد عەلەوی پێداچوونە کریە. لە سێدارەدانی سێ بەندکراوی سیاسی کورد لە ئێران و هاوکات هێرشی موشکی سوپای پاسداران بۆ سەربرنکەکانی دوو حزبی دموکراتی کوردستان و دموکراتی کوردستانی ئێران لە نێو هەرێمی کوردستان و بە دوای ئەمانش مانگرتنی گشتی لە کوردستانی ئێران بۆ نیشاندانی ناڕەزایەتی بەو دوو ڕووداوە. بە بڕوای هەندێک لە چاودێران هێندێک پرسیاری گرنگی بە نسبەتی کوردستانی ئێرانەوە هێناوەتە ڕۆژەفەوە. حزبەکانی کوردستانی ئێران دەڵێن پێشوازی بەرچاوی گەلی کورد لە کوردستانی ئێران لەو مانگردنە وێنەی ڕەفراندۆمێکی بوو کە پێگە و کاریگەری ئەوان لە کۆمەڵگای کوردەواری ئێران نیشان دەدات. چاودێرانی سیاسی کورد دەڵێن لە هەلومەرجێکی ئاوادا پێویستەم حزبانە بە کردەوە هەنگاو هەڵبگرن بۆ پێکێنانی بەرنمەیەکی هاوکاری لە بوارە جۆراوجۆرەکاندا وەک لە نامەی هەندێک لە ئاکادمیەکان و ڕۆشنبیرانی کورددا بۆ حزبەکانی کوردستانی ئێران ئاماژەی پێدراوە. لە ڕوانگەی منەوە ئێستا باشترین دەرفەتە بۆی کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی یەک بگرن، بە تایبەتی حیزبی دموکراتەکان ببنە یەک دموکرات و کۆمەڵەکان ببنە یەک کۆمەڵە و لە نەهایەتیشدا یەک بەری کوردستانی پێک بێ و هێزی پێشمەرگەش وەک هێزێکی هاوبەشی تەواوی حیزبە کوردیەکان لەو جبهەیەدا بێت بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامی بەهۆی ئەوەی کە هێستا کۆماری ئیسلامی لە ئاستی زەعیفترین حاڵەتی خۆیدایە. بەڵام ئایا حزبەکانی کوردستانی ئێران یەکگرتووی یەکدەنگی هەروامانە دەکەنەوە کە کۆمەڵگای کوردەواری ڕووناکبیرانی چاوەڕوانی دەکەن؟ ئێمە دەبێت یەکگەیشتنێکی پلۆرالیستیانەترمان هەبێت لە یەکگرتووی یەکگرتووی بە واتان یەکە ئێمە ببین بە یەک یا لەژێر یەک حیزبا بین لەژێر یەک ناوا بین بە یەک شێواز بین. بەڵام یەکگرتووی بە واتەیە کە ئێمە بتوانین جیاوازیەکانمان قبول بکەین و سەرڕای جیاوازیەکانمان بتوانین کار بکەین. ئەزانین چۆن شتێک هەیە زۆر گرنگە ویشەوەیە کە لەوانەیە استراتیژیە کە حیزبەکان هەڵی دەبژێرن وەکو یەک نەبێت. حیزبەکانی تر وەکو حیزب دموکرات بە ڕسمی تا ئێستاڕیان نەنایاندووە کە شەڕی چەکداری دەکەن، بە پێچەوانەوە لە چەند شوێندا ڕایانگەاندووە کە ئەوان شەڕی چەکداری ناکەن. جگە لە شێوازی ڕوانینی حیزبەکان بەمانای یەکگرتووی یان بەرەی یەکگرتوو چەند مانگرتنەکەی چوارشەممە 21 خەرمانان واتە 12 مانگی نۆی زاینی دەتوانێت حزبەکان ناچار بکات گۆڕانکاری بێنن بەسەر شێوازی هاوکاریکردنیان لەگەڵ یەکتر. مانگرتنێکی کە ڕوویدا لە چوارشەمبەی ڕابردوودا نیشانیدا کە خەڵک ویستی ئەوەیە کە حیزبەکان یەک چوارچێوە یەک بەرەدا هەنگاو بنێن. من پێم وایە ناڕاستە و خۆ بە حیزبەکانیان کتۆ کە ئێوە بە یەکەوە هەنگاوی کردداری بنێن، ئێمەش بە تێگڕای دەگەڵتانی داوا لەگەلی
بێدەنگی کۆمەڵگای نێونەتەوەیی سەبارەت بە هێرشە موشکەکانی ئێران و هەروەها لە سەدارەدانی بەندکراوانی سیاسی کورد بە باوەڕی هەندێک لە چاودێرانی سیاسی و بیرهێنەری ئەو مانە مێژوویەیە کە کورد جگەل لە شاخ هیچ پشتیوانێکی تری نییە. بەڵام ئایا کاتیەوە نەهاتووە کە حەزبەکانی کوردستانی ئێران بە گۆڕانی استراتژی و هەروەها شێوازی دیپلۆماسیان ئەم باوەڕە مێژوویە بگۆڕن؟ شاد عەلەوی، دەنگ ئەمریکا. کاربدەستێن کورد لە سووریە خانمەکە سوودانی ئەندامە کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش بوو ڕادەستی حکومەتە سوودانی کرد. وان کاربدەستان گوت دۆه پێنجشەمبووی وان ئەو خانمە سوودانی دیگەل زاڕۆکێوێ ڕادەستی دیپلۆماتێکی سوودانی کرد لە قامشلۆ. کاربدەستێن کوردین سووریێ دەبێژن بە سەدان شەڕڤان ji dehan welatên biyanî endamên Daeş û mabehatên wan jî li cem hêzên wan girtîne û dixwazin ew welat radestî wan welatan bikin lê dibêjin jî welatên wan li wan xwe nakin xweyî. شاری ئەلکەهون لە کالیفۆرنیا کۆمەڵگایەکی گەورەی کلدانەکانی عێراقی لێیە. کۆمەڵگەی کلدانەکان لەگەڵ گەورەبوونیدا بەڵام هێشتا شێوازی ژیانیان وەکو عێراق بەسەر دەبن. یەحیا بەرزنجی سەردانی ئەلکەهۆنی کردووە و ئەم ڕاپۆرتەی ئامادە کردووە. بە هەزاران خێزانی کلدانی عێراق شاری ئەلکەهۆنی کالیفۆرنیان کردووە بە نیشتیمان. جیاواز لە نیشتیمانەکەی خۆیان کە ساڵانێکی زۆرە بۆ ئەوان هەر ترس و تۆقاندن و ڕەوکردن بووە. لێرە ژیانی عێراقیان دروست کردوتەوە بەڵام لە ئەمریکا. شوف نفسك انت مو عايش بامريكا. تۆ لە ئەمریکا ناژیت لە شوێنێکی عێراقیدای خواردنەکان عێراقین هاوڕێکان تەنانەت لە ناو شاری ئەلکەهون پێویستت بە زمانی ئینگلیزی نییە لەگەڵ چیە بدوێی بە عەرەبی وەڵامت دەداتەوە. ما يحتاج تستعمل اللغة الإنجليزية. ئەو سیفەتە دیارەی لە عێراق کلدانیەکانی پێدەناسرێتەوە کارکردن لە چەشتخانەکان و خواردنی خۆش و سەلیقەی ڕازاندنەوە، دروستکردنی پەنیر و خۆشکردنی زەیتون و مەی. لەم شارەش زۆربیان خاوەنی کارداری خۆیان. داح عميق داخل كل عراقي. برینێکی زۆر قوڵ لە ناخی هەموو عێراقەکاندا هەیە. شارەکەمان مووسڵ نەما، من خەڵکی مووسڵم. داعش هاتن مەجبور بووین هەموو شتێ جێبێڵین و بین بۆ ئەمریکا. نعوف كل شيء ونطلع ونجي لأمريكا. ئەگەر بۆ یەکەم جارت بێ و ڕوو لەم شارە بکەیت بەڕێکردن بە شەقامەکانە وا دەزانیت لە شەقامێکی بەغدای سروشتی شارەکەش لە هەر شوێنە و یادەوەریەکت دەجوڵێنی. أنا شغلي بالعراق هو ذهب، يعني وكنت بالعراق صايغ وجيت هنا صايغ. لعراق ئاڵتونچی بووم کە هاتمە ئێرەش هەردووکانی ئاڵتونم دانا. لێرە عێراقی زۆرن، کارەکانیشمان پەیوەستە بەوانەوە چونکە مشتریەکانمان زیاتر عێراقین. عێراقی حەزیان زۆر لە ئاڵتونە. لە عێراق دەڵێن ئاڵتون بۆ جوانیە و پاشەکەوتی پارەشە. کارەکەم زۆر باشە و لێشی ڕازیم. ئەم ئێوارەیە بۆ ئەم خێزانانە چێژوەرگرتنە لە گۆرانیە کۆنەکانی گەڕانەوەیە بۆ شەو بەسەربردن لە کەشێکی خێزانی وەک ڕابردوو کە لەسەری ڕاهات. کلدانەکان خۆیان بە خەڵکی ڕەسەنی عێراق دەزانن. ئەگەر لە 2003ەوە بە زۆر عێراقیان پێجێ هێشتە بن وە لێوا دەرەکەوێ تامولەزەتی ژیانی ئەمریکا و خۆشیەکانی وڵاتی دایکی لەبیر نەبردوونەتەوە. بالطبع الكلدان هم أهل العراق الأصليين. کلدانەکان خەڵکی ڕەسەنی عێراقن ئەوانەی شارستانی بابل و سۆمێرەکانیان هێناوە مێژوویەکی کۆنیان هەیە. کۆنترین نەتەوەن لە عێراقدان نابێ ئەوە لەبیر بکرێت کە کەلدانەکان عێراقی کۆنیان دامەزراندوە. هەرچەندە ژیان لێرە زۆر خۆشە هەموو شتی دابین کراوە. بەڵام بەردەوام سۆزێکی هەیە بۆ وڵاتی دایک کە عێراقە. شارێک لە ئەو پەڕی دنیا بووەتە نیشتیمانی دووهەم بۆ کلدانەکان. ئیدی ئەوە سروشتی ئەمریکایە کە دەرفەت و پێکەوە ژیان هەوێنەکەیەتی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری ئەلکەهۆن لە ویلایەتی کالیفۆرنیا. و لە هەرێما جزیرێ لە سووریە کاربدەستێن خۆسەریا دموکرات دەستدا پرۆژێکی ji بۆ پاراستنا شوینەوارن کەفنێن هەرێمێ. زانا عومەر سەردانە یەک ژوان جیهاکریەک و تیمên تایبەت لێکار دکن. لەسەر دەرێژاهەیە شەرێ نافخۆیی لە سووریدا جیهێن دۆرۆکی لە ڕاستی gelek ziyanan ve hatin.
لە هەرێما جەزیرێ گۆ یەک ژێ جیهن جیهانê yên herî zengîn e bi cihên xwenî dîrokî desteya turizm û parastina şûnawaran ya kantona Cezîrê hewl dide got parastina cihê dîrokî bike. Parastin ser du astan pêk tê. Yek li ser asta zagon û cezayên pir giran ser tawana bazirganiya şûnewaran û kolandina girên dîrokî. Cîgerê serokê desteyê Ristem Ebdo dibêje got bi dehan rewşên got hatine kontrolkirin hene. 2016 16 حالة بون أو جي هجمارة وانا حفصة درباس كربون أو جي عينة مثلا بيتري خو عملاتي معدنين 2018 حتى إيرو روج مثلا حطانا نيزي 25 حالة هجمارهاتية هجمارة واجي برا طبعا أضاياجي داوية 2018 بيرابورك درباري وانا دركب يعني أفدر جري تلبي درع لهريما نافبرا حسكي ودربيسية دكبه تلبيدر بناف خوي ديروكي تي ناسكرين بنابادا گوvedgere 3000 sal berî zayînê. Şandeyeka Ewropî Sûrî hevbeş ser dirêjahiya salên navbera 1992 ta 2010 di girê tilbey derê de kar dikirin û lêkolîn dikirin. Niha şandeya şûnewarên kantona Cezîrê dest bi projeya sazkirin û parastina nabada dikin. شخوات البدر آلية روشة هوائية قال لك تعدايو خرابون تتشيبو بو شخوات 2016 وكي دراسات ترميمي من السر تشيكر سرسي قناغا يكمين 2016 وقت بيجي ترميمك اسعافي بو جهني جي هبون قال لك خرابون تتهبون 2011 شخوا قصر بتمامي تشيبو جهن وكي دنقش جاسبون شخوا مي ايصال ان شاء الله مي بداوي بكن تمام كرناوي شانديا شونواري يا كانتونا جزيرة دتيكليه ديا بشانديا أوروبيره جبو شانديا اگود نبادات کار دکر خو شانديا اوروبي هفبش بو اف شانديا هاني ج المانيا بو ج بلجيكا بو ج اسبانيا بو ج ايطاليا بو و نافندا اوروبيه بلند لكولين الميزوبوتاميا المركز الاوروبي الاعلى لدراسات ميزوبوتاميا او جي تيت کار دکر لهرما جزيره نزيكي 1040 گرين ديروكي هنه ريفبريا خسر هول ده جهن ديروكي بپاريزه و راپوران جبو زانینگهین ناونتوی و دزگهین ناونتوی ریدکه. زیانا گو دگهشت جهن دیروکی گونیزی 1040 جهن دیروکی سر استا کاتون جزیره هنه جورین زیان گو دگهشتن دو جوره بون یک جیش بروش هوای یک جیش انجام شر. نهار وبریا خسر دست به پروژه پاراستنا جهن دیروکی کریه. زانا عمر دنگ امریکا تلبیدر. دەخیل بەڕاستی دروستبوونی داعش زیانێکی گەوری بە ئاسەوارە مێژوویەکانی سووریا و عێراق گەیاند. هەڵبەتە چونکو ئەو نیشانن هەبوونەوان نیشانن ئەو نیشانژی نەدیگەل بوویری و بۆ چۆنین داعش هەبیرن نیشانەکەبنە هەرێمێ و باوەڵێن ئەوەلیەن هەرێمێتکەبن دیار دەکەن. بەڵێ لێرشدا دینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەی داهاتومان لە ڕۆژی سێشەمە هەر شاد و بەختەوەتن. خدا حافظ.